هاوکاریە بۆ ئێمە کە ئەوەی لە ماڵەوەی تە دەرەوانێت چونکە هەمومان بڵین تاوامان کردووە و بە ئیشەکەەوە خەریکین ئەوە زۆر زۆر خۆشە بەلامانەوە و هەنێک هاتیش عیشەتی ژیانێکە دەست پێ ئەەکەی بە لە ڕووی ئابوووریەوانێ زۆر زۆر باشترە. ئەم پێشنگایانە ئەکرێتەوانێ بۆ ئیشی دەستی خانمانە هەتا ڕادەیەکی زۆر زۆر ئیسفادەم لێ کردووە ینی بڵێن لە هەموو بارەیەکەوانێ بۆ ئەو خانمانەی کە دەزڕەنگینن یاخود بەهرەیەکیان هەیە ئەتوانن یعنی بازاڕی خۆیان بکەن ئیشەکان ئێستا شکر سۆشیال میدیا زۆر زۆر باشە کە بتەوێت ئیشەکانتی تیا عەرز بکەیت و تایە بفرۆشیت. من لە ساڵی هەشتاکانەوە دەستم کردو بەم ئیشانە وەختێ من ئەم ئیشانم کردوونە ئەتەرنێت هەبووە نە بەزەقی ئاوا باسکراوە ڕێکخراو هەبووە ئیتر وەکتر ئەکسواراتم کردو زیاتر کەڵوانم کردو کراسی کوردی ئەم شتی ناوماڵم کردووە بەس ئێستا بە حکمی ئەوەی ئیتر پەرم بە ئیشەکەم سەن و ئێستا شتی ناوماڵیشەکەم و طبعا ئیسا لەم ڕێکخراوانەش بەشدار ئەبین و ئەم فستیڤالانە بۆ ئێمە ئیسیفادەیەکی هەیە و ئەگەر بەبێ بەرامبەریش بێ بۆ ئێمە باشتریشە و ئەگەر ئەوانیش پاڵ پشتیان هەبێ بەڕاستی یارمەتی دەریان هەبێ لەلایەن حکوومەتەوە لەلاەن هەر ڕێکخراوێکی ترەوە بێ هەر شۆنێکی تر بێ ئەوانیش ئەتوانین یارمەتی ئێمە بن بەڕاستی من دەستخۆشیان لێەکەم و دەستخۆشیش لە سەرۆکی گروپەکەم ئەەکەم چراخان یارمەتێکی زۆریان ناوین و ئیشیان بۆ کردوین بەڕاستی بۆ ئەوەی ئێمە بەشدار بین لەم فستیڤالانە ئیتر ئەوانیش بە حکومی ئەوەی ئیشەکە وایە ئەبێ زیاتر ئەوانیش لەلایەنی ترەوە پشتگیری بکرێن ئێمە پێویستیمان بەڕاستی بە دەعمێکە پێویستیمان بە یارمەتیەکی زۆرە یارمەتیمان بن بۆ ئەوەی شۆنێکمان بۆ دابینکەن شۆنێکی تایبەت بە خۆمان بێ کە ئەم شتانە بە هەفتانە بێ کە هەفتەی ڕۆژێکیش بێ دوو ڕۆژیش بێشتەکانمان عەرزکەین بۆ ئەوەی مشتری بیبینێ و بەڕاستی کڕیارمان هەبێت و یەکێکی خۆم من نەپەیجم هەیە نشتم هەیە ینی غێری ئەم بازاڕانە نەبێ کە بەشدارە بم ناتوانم وەکتر شتەکان بفرۆشم بۆ ئەو خوشکا بە ڕێزانەی کە دەزڕەنگین و کاری خۆیانیانەیە و ئیشی خۆیان ئەزانن با پەرە بە ئیشەکەیان بسەن و یعنی ئیشەکانی خۆیان بە ڕێکوپێکی بکەن و بابێن لە ڕێکخراوە بەشدارە بن شتەکانیان ئەفرۆشن لە ماڵەوە هەردا نەنیشن بەڕاستی خۆت و ئەم ئیشانە کە تۆ دەزڕەنگینی با بەهرەکەی خۆت دەرکەوێ من یەکێکی خۆمم پشتگی بڵێن هاوسەرەکەم و مناڵەکانم زۆر پشتگیریم ئەکەن زۆر تەشجیعی مەکەن بۆم ئیشە جاری وایە ئەڵێم وازەیەنم بێتاقەت بووم من دەمێ ساڵم ئیشانەکەم ئەڵێن نەدایە هەر باشم ئیشانە بۆ تو هەم بۆ تۆش ئیسیفادەی لێەکەی هەم خەڵکیش ئیسیفادەی لێکە مع العلم من خەڵکیش یعنی لە ماڵەوە ئەگەر دەر و دراوسێ بێ ڕەفیق بێ مناڵ بێ هەچ کەسێ شتێکی بێ بەبێ بەرامبەر فێری یەکەم. پێشنگانە پشتگیریکی باشە بۆ ئێمە چونکە ئێمە ئیشی سەرەکیمان هەنگ و بەغداریە لە پاییزانە ئەو بەرهەمەی کە لەوێ کوی ئەەکەینەوانێ ئەیهێنین لێرە ساخی ئەەکەینەوە یعنی ناتوانین چین لە بازاڕە بە نرخێکی هەرزان و بە جوملەبی فرۆشین خۆمان لێرە ساخیەکەینەوە دا ئەو داهاتی دەستمان ئەەکەوێ بۆ ئێمە زۆر باشە چونکە توانین بژێژێن خۆمانی پێ پەیداکەین هەچ کاتێکە پێشنگە ئەکرێتەوانێ ئێمە داهاتێکمان دەست ئەەکەوی یعنی توانین پشتی بێ ببەستین وەکارێکی زۆر باشیشە هەم توانێت ئەو خانمانە کە لێرە چ بە ئیشی دەستی بێت چ بە ئیشی باغداری بیان بە هەچ ئیشێکی تر بتوانین لێرە ئەو هیوا و حەز و ئارەزووی کە هەیەە لێرە پیشانی خەڵکی بن داهاتێک بۆ خۆیان پشتیان بۆ خۆیان قایم بێت ڕێنمایەکان ساڵانە لە گروپی هەنگاوانان ئێمە ناومان هەیە لەوێت چونکە ئیشەکە ئێمە ئەوەیە هەر ساڵێک کە کۆبنەوە بکرێت و دەبارەی هەنگەوە دەرز بەوتری ئێمە لەوێ ئامادە ئەبین وەکو سەپۆرتمان ئەکەن بەڵام ئەبێ خۆشمان هەوڵێکی زۆری بۆ بین ئێمە ساڵانە سنووقەکان ئەگە سنووقمان بشکێ بێ سنووقی تاسی بۆ بکڕینەوە ئەبێشانەی بۆ بکڕینەوە ئەو میوەی کە لی ئەدرێت ناتوانین لە بازاڕە بیکرێت هی بازار سیقی نییە ئێمە ساڵانە کە خۆمان ئەو میوە ئەو هەنگوینە ڕەشە ئەیدەین لە فەڕاز و پاڵاوتەکەی ئەگرین جارێکی تر ئەو میوەی ئەیبینەوە لە مەسیف ئەیکەین و بەو گەڵایی کە ئەدرە ڕەشانەکان ئەوی خۆمان بەکارهێنین ناتوانین لە بازاڕ چکە ئەنوا ئەشکال ئێتە بازارەوە سیقی نییە لەبەرو ئێمە بەهی خۆمان بەرهەمی ئەهێنین و ئەیبین لە مەسیف لێ ئەیکەین و بەو گەڵای و ئەیدەین و لە شانەکان و بۆ هەنگەکە ساڵێکی تر بەکارهێنینەوە جۆری هەنگوینی شلێری پێنجێنی پێڵەن هەنگوینێکی ساخە یعنی هیچ کێشەیەکی تێدانیە لەبەر ئەوە من یەک جۆر هەنگمان هەیە یەک جۆر هەنگوین بەرهەم ئەهێنین نیمانە بڵێن ئەمە جۆرێک و ئەوە جۆرەکە بەس ئەوە جۆرە جیاوازەکەی مەتەنا هەمانە بەشانەوە ئەیفرۆشین هەمانە بێشانە ئەیفرۆشنەوە پەڵاوتەکەیتی بەتەنها نایکەم لەبەرەوەی بەتەنها بە من ناکرێ ئەرکی هەنگاوانی زۆر
زۆر قرسە دوو برام و باوکم هاوکار من بەس زۆربەی ئیشە وردەکانی هەنگوینەکە کە سەرشانی من کە ئافرەت چکە سەلیقەم باشترە بۆن منە لە کاتی پاڵاوتنە لە کاتی فەڕاستکردنە لە کاتی دانانی مێ و لە شانەکان ئەوانە هەموو ئیشی دەستی خۆم و خۆم ئەیکەم براکانیشم هەڵگرتنی سنووق و دانانی سنووق و شت بۆ هەنگاکان قورسترە ئیشی ئەوان ئەیکەن. پامی من بۆ ژنان ئەوەیە ئەوەی کە لەم ڕۆژە عنی هەمومان احتیاجین بەهرەیەکت هەیە توانایەکت هەیە لە هەج ئیشەکە شەرم مەکە بێرە دەرەوە ئیشێ بکە بە داهاتێک بخەیتە گیفانی خۆتە لەوەی چاوەڕێکی کەسی بەرامبەر پارەت پێ بدا یاخۆ چاوەڕێکی کەسە خێرت پێ بکە نە وەرە هەوڵی خۆت بدە هەمومان لە سەفرەوە دەست پێکەن وردە ئەبێ لەگەڵی بڕی بۆی بگەی بۆ ئاسی کە خۆت ئەتەوێ.